رادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێزە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. جەمیل بایەک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەجڤاکین کوردستان کە جەکە سەبارەت بە پرۆسەی ئاشتی لەگەڵ ڕۆژنامەی یەنی یەکشەم قسەی کرد. بایەک لە قسەکانیدا ڕایگەیاند خۆمان لەگەڵ ڕێبەر ئاپۆدا ناساندووە و هەرچی دەستکەوتمان بەدەستهێنابێت لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دەستکەوتەکەمان بەدەستهێناوە و هەموو کەسێک ئەمە باش دەزانێت. جەمیل بایەک هەروەها ئاماژەی بۆ کرد کە هیچ نمونەیەک وەک گەلی کورد و کوردستان لە جیهاندانیە وتی نەک هەرداگیر کراوە بەڵکو هەموو ئەو شتانەی کە هەیەی لی سندراوەتەوە. ڕێبەر ئۆجەلان لە پێناو گەل وەستایەوە و بۆ ئازادی گەل خەباتی کرد و تێزگەلێکی دروست کرد کە هیچ هاوتەری بێکیان لە جیهاندانیە و ئەمڕۆ ئەو تێزانەی ڕێبەرایەتی وەک نمونە لەلایەن فیلسوفەکانی جیهانەوە هەڵدەگیرێن و هەروەها ڕاشی گەیان ڕێبەر ئۆجەلان یەکێتیەکی لەسەر بنەمای فەلسەفە ئایدۆلۆژیا ئامانج ڕۆح و مێتۆدی ڕێپەیوان بەرەو ئاسۆی ئازاد دامەزراند و دەڵێت لە ئێستادا لە هەموو جیهاندا پشتیوانی لە مێتۆدەکە دەکرێت و ئەمە بۆ ئێمە گرنگە. بایەک هەروەها لە قسەکانیدا ئاماژەی بۆ کرد کە تورکیا لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە شکستی هێناوە و وتی بینیان ئەگەر پێداگیری لەسەر ئەو سیاسەتە بکەن ئەوە ڕوبەڕووی کێشەی جدی تر دەبنەوە بۆیە زانیان پێویستیان بە کوردە و پێویستیان بە ڕێبەرایەتیە. ڕێبەر ئۆجەلانیش دەست پێشخەری کرد و بانگەوازێکی مێژوویەی ڕاگەیاند. هەروەها بایەک دەڵێت گەریلا و گەلی کورد لەسەر بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان هەنگاوی مێژوویان ناوە و هەروەها لە درێژی قسەکانیدا جەمیل بایەک هاوسەرۆکی ئەنجومەنی جێبەجێکاری کەجەکە ڕایگەیاند پێویستە ڕێبەرایەتی ئازاد بکرێت و بۆ ئەوەی بتوانێت ڕێبەرایەتی پرۆسەکە بکات و بنەمای دیموکراتیزەکردن و کۆمەڵگەیەکی دیموکراتی لە تورکیادا جێگیر بکات. هەروەها هێلین ئۆمید ئەندامی تێکۆشانی ئازادی کوردستان لەگەڵ تەلەڤیزیۆنی میدیا خەبەر تیڤیدا هەڵسەنگاندنی بۆ پرسەکانی ڕۆژ کرد و ڕایگەیاند ئەو کادر و ئەندامانەی کە چەکەکانیان سووتاند و خۆیان ناوە گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی خۆیان بۆ بەشداری سیاسی دیموکراسیانە ئامادە دەکەن. وتیشی ئەو گروپە لە پێناوکردنەوەی دەرگای سیاسیدا چەکەکانیان سووتاندووە و لە ئامادەکاریدان و ئەگەر گۆڕانکاری دەستوری بکرێ بۆچی نەگەڕێنەوە بۆ تورکیا چونکە ئەم پرۆسەیە بۆ دەستبەرداربوون نییە لە خەبات بەڵکو ڕێگەی خەبات و شێوازی ڕێخستنی مانگۆڕیوە. هەروەها لابارەی ڕێوڕسمی هاوشێوەی ڕێوڕسمەکەی 11 تەموزی سلێمانی هێلین ئۆمید وتی ڕێوڕسمی لەو شێوەیە ڕووناداتەوە با کەس چاوەڕێ و ڕێوڕسمی لەو شێوەیە نەکات و پێویست ناکات و ناشبێت کاریوەها ڕوو بداتەوە. ئەو پەیامەی پێویست بوو درا و ئەوەی پێویست بوو وترا. ئەم پرۆسەیە بە هەنگاوی هاوشێوە دەچێتە پێشەوە با کەس دڵسۆزیمان تاقی نەکاتەوە و ئەوەی پێویستە دڵسۆزەکەی تاقی بکرێتەوە بەداخەوە لایەنی بەرامبەرە. هێلین ئۆمید لا بەردەوامیشدا وتی لەگەڵ ئەوەی پرۆسەکە لەلایەن دەوڵەت باخچەلیەوە بە بانگەشەکردن بۆ پێدانی مافیە هیوا بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان دەستی پێکرد بەڵام تاکو ئێستا تەنانەت گۆڕانکاری لا ڕەوشی ڕێبەرایەتی نەکراوە و وەک خۆی ماوەتەوە. هەروە ئاماژەی بۆش کرد کە ئازادکردنی بەڕێز ئۆجەلان بەشێک نییە لا پرۆسەی چەکدانان بەڵکو پێویستیەکی بەپەلەی دروستی بەڕێوچوونی پرۆسەکەیە. هێلین ئۆمید لەبارەی چوارچێوەی یاسای پرۆسەکەشەوە وتی پێویستە پرۆسەکە گەرنتی یاسایی وەربگرێت چونکە دەکرێت ئەوانەی ئەمڕۆ پشتیوانی لا پرۆسەکە دەکەن سبەی بەهۆی دروستبوونی کێشەوە دژایەتی لەگەڵ بکەن. با گرنگیشەوە باسی دروستکردنی لێژنە پەرلەمانیەکەی کرد و وتی لێژنەکە دەتوانێت پرۆژە یاسا ئامادە بکات و گفتوگۆی لەسەر بکات. هەروەها هێلین ئۆمید ڕەخنەشی لە خاوی هەنگاوەکانی دەسەڵات گرت.
لە بەردەوامی قسەکانیدا هێلین ئۆمید وتی ئەگەر تورکیا وتی ئەوەی کە تورکیا پرۆسەکە با تورکیای بێتێرۆر ناودەبات قبول ناکەین و جەختی کردەوە ئێمە ئەو وشەیە قبول ناکەین و پێویستە بگۆڕدرێت چونکە پەکەکە خەباتێکی ڕەوای بەڕێوە بردووە و خەباتی بۆ ناسنامە کردو و ڕێبەرەوە جەلانیش پرۆسەکەی ناوناوە ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسی دەربارەی هیوا و بڕوا با پرۆسەکە هێلین ئۆمید دەڵێت ئەگەر بڕوامان بە پرۆسەکە نەبوایە ئەوە هەموو هەنگاوەمان نەدەنا چونکە هەموو شەڕێک ئاشتێکی هەیە و 10 ساڵ پێش ئێستاش مێزی گفتوگۆ دروستکرا بەڵام مێزەکەیان هەڵگیرایەوە. هێلین ئۆمید لە بەردەوامیشدا دەڵێت تورکیایەک کێشێک کورد و کێشەکانی لەگەڵ گەلانی وڵاتەکەدا چارەسەر نەکات پێش ناکەوێت و ئەگەریش با گونجاوی خۆی دانەڕێژێتەوە دابەش دەبێت لەبارەی سروشتی پرۆسەکە وەڵامی هەنگاوەکانیان لەلایەن دەوڵەتەوە. هێلین ئۆمید ئاماژە بەوە دەکات کە ئەو پرۆسەیەکە لە ئارادایە مامەڵە و سەودا و پێدان و وەرگرتن نیە بەڵکو ئەوەی کە ئەوان دەیانەوێت وەری بگرن کۆمەڵگەی دیموکراتیکە. وتیشی دەمانەوێت دەرگا بە ڕووی سیاسەتی دیموکراسیانەدا بکرێتەوە و هەروەها جەختیشی کردەوە ئێمە نەدۆڕاوین و سەرکەوتوو بین چونکە هێزەکەی بەرامبەرمان سەرڕای بەکارهێنانی هەموو وەزەی خۆی نەیتوانی شکستمان پێ بهێنێت. هێلین ئۆمید هەڵویستی جەهەپە و ئۆزگۆر و ئۆزەلیشی بەرز نرخاندوتی ئۆزەل پشتیوانی لا پرۆسەکە کردووە و لە کاتێکدا دەسەڵات لە ناونانی کێشەکان ڕای کردووە سەرۆکی جەهەپە دەڵێت کێشەی کورد هەیە و پێویستی چارەسەر بکرێ. هەروە هێلین ئۆمید ڕخنی لە فشارەکانی سەر جەهەپە گرتووتی لە سەرەتاوە ئەو فشارانەیان ڕەت کردوتەوە بۆ چوونیان وابووە ئەو فشارانە باری سەرشانی پرۆسەکە قورس دەکات هەر بۆیە پێویستە کۆتایی بەدانانی قەیوم بۆ شارەوانیەکانی جەهەپە بێت و فشارەکانیش بوەستێنرێن. پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بابۆنەی 14یەمین ساڵیادی شەهیدبوونی 4 گەریلاکە لە ساڵی 2011 لە کاتی داستانی قەندیل لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شەهیدبوون ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە. پەژاک ڕاگەیاندووە لە 14یەمین ساڵیادی شەهیدبوونی هەواڵانی هێژای شەهید ئەگەیت سنا ساریا ئۆنۆر شاهان دژرابوون و تێکۆشەرویان بەڕێزداری و حورمەتەوە بەبێردێنینەوە و لە کەسایەتی ئەواندا سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی یاد دەکەینەوە. ڕاشنگەیاندووە دوای بە دوای هێرشی سوپای پاسداران بۆ سەر هەرێمی قەندیل لە ساڵی 2011 هەواڵانی شەهید تەیب ڕەحیمی ناسراو بە ئەگەیت سنا ئەندامی مەجلسی پەژاک و نورجان دەمیر ناسراو بە ساریا ئونور و هەروەها ئیسماعیل یامان ناسراو بە شاهان دژرابوون و سەلاحدین سەیدی ناسراو بە تێکۆشەرویان لە ئەنجامی چالاکیەکی فیدایی لە ناوچەی زمزیران کە دەکەوێتە نێوان مەهاباد و سەردا شەهید بوون. هەروەها پەژاگراشی دەگەنە شەهیدانی 23 تەمووز سەرکەوتنی داستانی قەندیلیان مسۆگر کرد و بوون با نمونەیەک بۆ بەرەنگاربوونەوە دژی فاشیسم و فیدایی بوونیان بووە هۆی خوڵقاندنی داستانی قەندیل و پلانی لە ناوبردننی توژمنیان پوچەڵ کردوێتەوە. پەژاک ناسنامەی شەهیدانی بەم شێوەیە خستووەتە ڕوو. تەیب ڕەحیمی بە ناسناوی ئەگەیت سنا لە شاری سنە لەدایک بوو لە ساڵی ببورن هەروەک دەزان لە 23 تەمووز شەهید بووە. هەروەها ساریا ئۆنەر بە ناسناوی نورجان دەمیر لە ئیدر لەدایک بووە و ئیسماعیل یامان بە ناسناوی شاهان دژرابوون ئەویش لە وێرانشار لەدایک بووە. هەروەها تێکۆشەرویان بە سەلاحدین سەیدی بە ناسناوی تێکۆشەرویان لە بانە لەدایک بووە کە لە ساڵی ببورن 2011 لە 23 تەمووزی 2011 لە داستانی قەندیل شەهید بوو. وەزیری دەرەوەی ئەمریکا بە سەرک وەزیرانی عێراقی ڕاگەیاندووە پێویستە بە بەردەوامی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابش بکرێت و هەناردەی نەوتیش دەست پێ بکاتەوە. مارکۆ ڕۆبیۆ وتوویەتی لەسەر ئەوەی گرنگە حکوومەتی عێراقی لێپرسینەوە لا بەکەری هێرشەکان بۆ سەر کێڵگە نەوتیەکان بکات و ڕێگریش بکات لەوەی کە لە داهاتوو دووبارە ببنەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بۆش کردووە کە پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە بەردەوامی دابش بکرێت. هەروە وەزیری دەرەوەی ئەمریکا نیگەرانی
ئەمریکای لەبارەی پرۆژە یاسای دەستەی هەشتی شعبی کە لە ئێستادا ڕاوانەی ئەنجومەنی نوێنەران کراوە دەربڕیوە و باسی لەوە کردووە کە تێپەڕاندنی یاسایەکی لەو شێوەیە هێژمۆنی ئێران و گروپە چەکدارەکان دەچەسپێنێت ئەوەش لەوانەیە سەروەری عێراق تێک بدات. بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی وزەی عێراق سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێک لە نزیک بۆریە نەوتیەکانی کەرکووک ڕایگەاندووە هێزەکانمان بەردەوام لە ئەرکدان بۆ پاراستنی ئاسایشی بۆریەکانی نەوت وەک بەشێک لە پلانە ئەمنیەکان بە ئامانجی پاراستنی ژێرخانی کەرتی وزە و دابینکردنی سەقامگیری لە شوێنە گرنگەکان. هەروەها ئاماژە بۆش دەکەن کە هێزەکانمان ئۆپەراسیۆنێکان لە نزیک بۆریە نەوتیەکانی کەرکووک ئەنجام داوە ئەمڕۆ بە مەبەستی دڵنیابوون لە پاراستنیان هەروەها کارەکانیان لە پێناو دڵنیاییدایە بە بەرهەمهێنانی نەوت و کارەکانی گواستنەوە بەبێ هیچ بربەستێک. ئەمە لە کاتێکدای حکوومەتی هەرێم و عێراق ڕێککەوتون بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و ئەم ئۆپەراسیۆنانەش لا چوارچەوەی ئامادەکاریەکانە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری کەرکووک بۆ جیهان. مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی ئەلجەزیرە لەبارەی ئامادەی وڵاتەکەی بۆ وەڵامدانەوەی هەر هێرشێکی ئیسرائیل ڕایگەیاند ئیسرائیل توانیوێتی لە 12 ڕۆژی جەنگەکەدا زیانێکی زۆر لە ئێران بدات، بەڵام ئێران توانیوێتی لە قوڵای ئیسرائیل گورز لەو وڵاتە بدات و بەڵام میدیاکانی ئەوان دەیشارنەوە. هەروەها سەبارەت بە وتارەکەی ترامپ سەبارەت بە دواهەمین هێرشی ئاسمانی ئەمریکا بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران پزیشکیان دەڵێت ئەمریکا نەیتوانیوە پرۆگرامی ئەتۆمی وڵاتەکەمان لەناو ببات و ئەو وتارەش بە وەهم پێناسە دەکەم. دەشڵێت ئێران بەردەوام دەبێت لە پیتاندنی یۆرانیۆم لە چوارچەوەی یاسا نێودەوڵەتیەکان. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەش کردن. هەر شاد بن.